کرماشان گەورەترین شاری کوردنشینی ڕۆژهەڵاتی کوردستانە، پاڵیداوە بە چێوی تاقۆسانەوە. ئەم شارە یەکێکە لە کۆنترین شارەکانی کوردستان کە مێژووی دروستبوونی بۆ سەدەی چوارەمی زاینی دەگەڕێتەوە و پایتەختی ساسانیەکان بووە. پاش 11 سەدە لە هێرشی عەرەبەکان بۆ سەرەم شارە، لە سەردەمی قاجارەکان کرماشان سەر لە نوێشقلی شاری بەخۆیەوە گرت. لە شۆڕشی ئازادیخوازی مەشورەتە خوازەکانی ئێران ڕۆڵی گرنگی ژێڕا. لە شەڕی جیهانی یەکەم و دووەم لەلایەن هێزە جیهانیەکان داگیرکرا و لە شەڕی 8 ساڵەی نێوان ئێران و عێراقیش زیانی گەورەی پێگەیشت. تاقۆسان گەورەترین شوێنەواری سەردەمی ساسانیەکانە کە لە کۆمەڵێک نەخشەبەرد و بەردەنووس پێگاتووە. یەکێکە لە ناسراوترین شوێنەوارەکانی جیهان بۆ هونەر و مێژوو. مێژووی دروستکردنی بۆ سەدەی سێمی زاینی دەگەڕێتەوە کە تیایدا ڕێوڕەسمی پاشایەتی خەسرە و پەروێز، ئەردەشێری دووەم، شاپووری دووەم و سێم هەڵکەنراوە. لە بەشێکی دیکەی ئەم شاکارە مێژوویەدا ڕاوکردنی بەراز و ژەنینی ئامێری چەنگ لەلایەن ژەنیاران و هونەرمەندان هەڵکەنراوە و ئەو ڕاستیە دەسەلمێنێ. تاقۆسان هاوینە هەواری پاشا ساسانیەکان بووە و ئەم کێو و ئاو باخە شوێنی نمایشکردنی شانۆ، مۆسیقا، بۆنە ئاینی و نەتەوەییەکان بووە. شکارگەی پاشایەتی تاقۆسان بە یەکەمین تابلۆی بەردینی جیهان بۆ نیگارکێشی ناسراوە کە تیایدا ڕێسا و یاساکانی نیگارکێشی ڕەچاوکراون. لەناو ئەم تاقە کە نزیکەی 12 مەتر بەرزە و 8 مەتر پانە، پاشای کوردستان لە سەردەمی ساسانیەکان لەلایەن فریشتەی فروهەر یان فرەوەر بازنەی پاشایەتی پێدەبەخشرێ و لە لای چەپی پاشا ئاناهیتا خواوەندی ئاو و کانیاوەکان ڕاوەستاوە تا کوردستان بەسەر سەوزی و پڕپیت و خۆشی بهێڵێتەوە. تاقبستان و آثار تاریخی مهم استان کرمانشاه است که ونو آثار ملی و آثار جهانی. این دو تاق ثبت و بسیار اثر مهمی ونو تاریخ کرمانشاه. خدمت عرض بکنم مربوط به دوره ساسانیه قرن سوم میلادی. تاق کوچک و تاق گورا هر کدام تاقیل یک تاریخی دارن و اشاره به یک پادشاهی کن و ایران. تاق بیچک راجع به شاپور دوم و سومه و تاق گورا راجع به خسرو پرویزه. چندین سنگنگاره ها نوعی تاقیله که به عنوان اولین روایتیل سنگی تاریخ ولی اسم بردنه. صحنه شکار گراز ها، صحنه اجرای موسیقی، یا نه اولین بار در تاریخ که تحت تاثیر و به واسطه نقاشی و سنگنگاری تولید بینه و ساخته بینه جز آثار مهم و نوعی زمینن. ئەم شوێنەوارە جیهانیە لە سەدەی 19 لەلایەن محەممەد عەلی میرزا لە سەردەمی قاجارەکان دەستی لێدراوە و زیانی زۆری بەرکەوتووە و نەخشی محەممەد عەلی میرزای کوڕی فەتح عەلی شای قاجاریان لەسەر ئەم شوێنەوارە هەڵکەندووە.
لە بەشێکی دیکەی ناو ئەم تاقە نەخشی خەسرە و پەروێز لەسەر ئەسپە ناسراوەکەی بە ناوی شەودێز هەڵکەندراوە. دیمەنی فریشتەی باڵدار، درەختی ژیان، باڵندە، ماسی، فیل، گاچێوی، بەراز و ژەنینی ئامێری چەنگ لەلایەن ژنانەوە نمایشی ئەو خۆشی و جەژنەیە کە لە سەردەمی دەسەڵاتی پاشا کوردەکان باڵی بەسەر ئەم دەڤەرەدا کێشاوە. لە ناو تاقی بچووک نەخشی شاپوری دووەم و سێم هەڵکەندراوە و دوو بەردەنووسی بچووک بە خەتی پەهلەوی ئەم لاولای گرتوون. تۆزێ ئەولاتر لە پاڵتاقی بچووک ڕێوڕەسمی پاشایەتی ئەردەشێری دووەم نۆیەمین پاشای ساسانیەکان هەڵکەندراوە کە بە پێوە ڕاوەستاوە و دەستی چەپی لەسەر شمشێرە و بە دەستی ڕاستی خەریکە بازنەی پاشایەتی لە ئاهورا مەزدا وەردەگرێ. لە پشت سەریەوە زەردەشت پێغەمبەری ئاشتی خوازی کوردان ڕاوەستاوە کە لە دەوری سەری خەرمانەی خۆر پرشەی دێ. لە ژێر پێی ئەردەشێری دووەم نەخشی ژولیان ئیمپراتۆری ڕۆما هەڵکەنداوە کە لە جەنگدا بەدیل گیراوە. ئەم دارە مەزنە بە درەختی شیرین و فەرهاد ناسراوە. دانیشتوانی کرماشان پێیان وایە شیرین لە کاتی شکانی پێی ئەسپەکەی خەسرە و پەروێز لەم شوێنەدا عاشقی فەرهاد دەبێ و بۆ ڕێزگرتن لەو عاشقە ئەم درەختەی چاندووە کە تا ئێستاش بە داری شیرین و فەرهاد و داری عاشقە و ماشقە ناسراوە. تاقۆسان یا تاقی بەردی یەکێ لە قەدیمیترین ئاساری تاریخی دنیاس، بەردەنووسی دنیاس کە لە شاری کرماشان لە سەردەمی ساسانیەکانە دروست بووە. باسی تاجگوزاری خسە و پەرویز و شاپوری دووەمی تایە لەم بەردەنووسە. باسی ڕاو و شکاری خسە و پەرویزی تایە کە توانین بڵێن یەکێ لە ئەوەڵین ئەنیمەیشنەلی دنیاس کە لەیرا حەک بووە و لەو سەردەما وەکی ئۆرکسترایە بوو ئەیرا کە لێرە جەم بوونەسۆ پادشاهان و خەڵک بوون لەو سەردەما موسیقایان کردە. لەم بەردەنووسە ئیشارە کراوە بە ژنێلێکی موسیقیدان کە چەنگیان پێیە خەریکن ئاڵەتی ئامێری موسیقی چەنگی لێدەن. ئێمەش وەک هونەرمەندێ لەگەڵی کاک فەریدونی سیدیقا پێمان خۆش و لەم ئاساری تاریخیە کارێکی هونەری بکەین و باپیرانمان کلیپێکمان دروست کرد لێرە کە هەم بتوانین ئەم ئاساری تاریخی شارمانە بناسیێنین و کەسێک نیان بینیە نازانن پێمان خۆشە بێن بوێنن و پێمان بینێنە شوێنە پێی ئەو باپیرانمان کە لێرە موسیقایان کرد و ئەهەمێتێکیاندا بە موسیقی. وەتەن جوانە جەم و ڕووبارەکانە وەتەن بەرزە گەڵاو سەرشاخەکانت وەتەن ڕەنگینە دەشت و ژاخ و داخت وەگیان و دێل و ماڵ قوربانی خاکت وەگیان و دێل و ماڵ قوربانی خاکت کەتیبەی ماندگا ڕێخۆستەوانێ مێژووی دیرینە بر ڕازێکیانێت مەموزین و شیرین فەرهادەگانێت تەمیرە و ساز و ئاوازە دیارێت تەمیرە و ساز و ئاوازە دیارێت. ئێرە تاریکە بازاڕە، بازاڕێکی کۆن و مێژووی کە زیاترین پیشە دەستیەکانی لەخۆگرتووە. لە سوچێکی ئەم بازاڕەدا ئەم ئۆستاکارە مافور و فەرشە کۆنە و دڕاوەکان پینە و ڕفوو دەکا.
لەلایەکی ترەوە دووکانی دەستچنە کوردیەکان چاوەڕوانی هاتنی مشتەرین. چەند هەنگاوێ گەولاتر مزگەرەکان بەرهەمە دەستیەکانیان نمایش دەکەن و بەشێک لە تاریکە بازاڕیان کردووە بە بازاڕی مزگەری. کەمێک گەولاتر شیرینی فرۆشەکانیش بەشێک لەم بازاڕەیان بەنانی برنجی ڕازاندۆتەوە و تامی خۆش و شیرین پێشکەش بە ڕێبواران و گەشتیاران دەکەن. ئەم کێوە بەرز و مەزنە کێوی بێستونە، یەکێک لە ناسراوترین شوێنەوارەکانی جیهانی لەسەر هەڵکەندراوە. ئەمە گەورەترین بەردەنووسی جیهانە. لە ڕیزبەندی شوێنەوارە ناوازەکانی جیهان لە یونسکۆ وەک میراتێکی جیهانی ناوی تۆمار کراوە. بێستون بە مانای وڵاتی خواوەندەکان یەکێک لە شوێنەوارە پیرۆزەکانی پەیڕەوکارانی زەردەشت بووە. یەکەم جار لە کتێبی دیۆدۆرۆسی سیکۆلۆسی یۆنانی باسی لێوەکراوە کە بەردەنووسی بێستون بەدەستی سمیرامیز شاژنی ئەفسانەی ئاشور هەڵکەندراوە و کێوی بێستون پێشکەش بە ئاهورا مەزداکراوە. ئەم بەردەنووسە باز لە چیرۆکی سەرکەوتنی داریوش بەسەر بەردیا دەکات. بەردەنووسەکە 3 مەتر بەرزە و 5 مەتر و نیویش درێژە. نەخشی داریوش بەرزتر لە دیلەکان هەڵکەندراوە و پێی چەپی خستۆتە سەر دوژمنەکەی کە ناوی گیۆماد مورغە. لە پشتی سەری گیۆماد نەخشی هەژدی هەڵکێشراوە کە مل و دەستیان بەپەت بەستراون. نەخشی پیرۆزی زەردەشتیەکان لەسەر ئەم بەردەنووسە لە بەرامبەر داریوش هەڵکەندراوە و داریوش دەستی ڕاستی خۆی بە هێمای پاڕانەوە لە ئاهورا مەزدا بەرز کردوتەوە. لە پاڵ بەردەنووسی بێستون پەیکەری هێرکل هەڵکەندراوە. دەستی چەپی لەسەر پێی ڕاستی داناوە و بە دەستی ڕاستی جامێک شەرابی گرتووە. لە خوار ئەم بەردەنووسە کانیاوێک بە ناوی سەراوی بێستون هەڵدەقوڵێ کە لە کۆنەوە تا ئێستا دانیشتوانی ناوچەکە ئاوەکەی بە پیرۆز دەزانن. لەلایەکی ترەوە دیوارێکی تاشرا و بە درێژی 200 مەتر و بەرزی 36 مەتر هەڵکەندراوە کە بە فەرهاد تاژیان دیواری فەرهادی کۆکەن ناسراوە کە خەڵکی ناوچەکە دەڵێن فەرهاد تاشیوێتی تا نەخشی شیرینی لەسەر هەڵکەنێ، بەڵام مەرگ مۆڵەتی پێنەداوە. شوێنەوار ناسانیش پێیان وایە ئەم شوێنە لە سەردەمی خەسرە و پەروێز بۆ بەردەنووس یان نەخشەبەرد ئامادەکراوە، بەڵام لەگەڵ نەمانی دەسەڵاتی خەسرە و پەروێز شوێنەکە بە ناتەواوی وەکو خۆی ماوەتەوە. محوطه تاریخی بیستون که شهر بیستون قرار داره که شهرستان هرسین استان کرمانشاه و در ابتدا و باغستان ساخته بیه به معنی سرزمین خدایان. چنگل کتیبه داره که با زبان فارسی باستان نیستن است و 3 زبان تر ایلامی، میخی و بابلی. آثاری که داره که مربوط به زمان هخامنشیه به حال قتل گئومات نشان داره که نحوه قتل به چه شکل بیه و کتیبه‌ای که داره نحوه قتل توضیح داره، خانواده توضیح داره که خاندان کی بیه و در انتها حک کرده که هر کس این کتیبه بتونه و بین بوی نفرین کرده و تنها کتیبه‌ایه که این قضیه حک کرده. لە خوارەوەی بێستون شوێنەواری کۆشتێکی شاهانە بە ناتەواوی لە سەردەمی ساسانیەکان ماوەتەوە و لە پاڵ شوێنەواریە و کۆشکە
کاروانسەرایکی کۆن تا ئێستا وەکو خۆی ماوە. ئەم کاروانسەرایە بە کاروانسەرای بێستوو ناسراوە و مێژووی بۆ سەردەمی سەفەویەکان دەگەڕێتەوە. ئەم کاروانسەرایە لە سەردەمی دەسەڵاتی شا سلێمان بە فەرمانی شێخ عەلیخانی زەنگەنە دروستکراوە. لە ساڵانی ڕابردوودا وەکو قەڵای سەربازی و زیندان بەکاردەبرا، بەڵام چەند ساڵێکە نۆژەنکراوەتەوە و بووە بە هۆتێل و شوێنی حەسانەوەی ئەو گەشتیارانەی لە دوور و نزیکەوە سەردانی بێستوون دەکەن. گۆڕدەغمەی سکوەند یان ئیسحاقوەند نزیکە لە شاری هەرسین و 75 کیلۆمەتر لە کرماشان دوورە. یەکێکە لە شوێنەوارە ناسراوەکانی پارێزگای کرماشان کە مێژووی بۆ سەردەمی مادەکان دەگەڕێتەوە. ئەم شوێنەوارە سێگۆڕی سەردەمی مادەکانە کە لە سەرچێوێکی بەرز هەڵکەنراون. لە ئاینی زەردەشتیدا باوەڕیان وابوو دەبێت تەرمی مردووەکان لە ناو دەخمەی سەربەردەکاندا بنێن تا هەڵە و باڵندەکان بیان خۆن. بیرۆکەی گۆڕی بەردین یان گۆڕدەخمە بۆ یەکەم جار لەلایەن مادەکانەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە مادەکان پێیان وابووە تەرمی مرۆڤ دەتوانێت چەندین زیان بە خاچی پیرۆز بگەێنێت. مادەکان بۆ ئەوەی بە دروستکردنی گۆڕستانەکان بەشێکی زۆر لە زەوی و زارەکانیان داگیر نەکەن، لەسەر هەر کێوێک تەنیا چەند گۆڕێکیان هەڵدەکەند و هەر کەس دەمرد تەرمەکەیان لەوێ دادەنا تا ببێتە خۆراکی باڵندە و بەو جۆرە پارێزگاریان لە پیرۆزبوونی خاک دەکرد کە خاک، ئاو، با و ئاگر 4 توخمی پیرۆز بوون بۆ زەردەشتیەکانی کوردستان. مجموعه تاریخی گوردخمه یکی و آثار باستانی که در شهر کرمانشاه وجود داره. این مجموعه قدمت چند هزار ساله هست که اگر هویت این مجموعه بتونم ارادان توضیح بیام، 2 دسته مورخ در این زمینه قصه کردنه. یه دسته و عنوان یک بحث کردنه که لزمان مدل این گوردخمه درست بینه و یه دسته تریلش صحبت کردنه و بتونه در زمان هخامنشیانی ساخته بینه. حالا کارکردی گوردخمه چبیه افراد مهمه که وقتی فوت کردن لدنیا چینه هاوردن سیانه ایره دفنیان کردن، چون در او دوره این قداست ارا خاک ارزش قائل بینه که خاک ارزش داره و نباید در خاک چالیان بکنن، هاوردن در یه مقبره سنگی دفنیان کردن. الان این مجموعه و 3 گوردخمه تشکیل بیه که بنابر روایت مورخین آلمانی گوردخمه وسطی هن بردیه دروغین یا بردیه دروزنه که لزمان داریوش کبیر در مقابل داریوش قرار گرفته و شکست خورده. ارا ویر دفنیه و خاطر قلعه که داشته ویر بیاسه مورخینشون ویر دفنی کردنه و علت نامگذاری گوردخمه و اسحاقوان خاطر بیه که یه آبادی ویر هست و اسم اسحاقوان اسم وره برگرفته بیه و مردم محلیش و پی فراتاشش روشن. الان چشتی که هست یکی و بزرگترین معماریه صخره‌ای حساب بوده ناو خاورمیانه که در فصل بهار خالی و لط نیه را باز دیدی.